متمانە بە یەزدان. وەک باوەڕداران ڕوبەڕووی هەر تەحەدایەک ببینەوە دەبێت متمانەمان بە خوددا هەبێت کە ڕزگارمان بکات. هەمومان لە ژیانماندا بارودۆخی سەختمان تاقی کردوتەوە، بەڵام ڕەنگە وەک ئەو تەحەدایە نەبێت کە نێردراوان لەو دۆخەدا ڕوبەڕووی بوونەتەوە. ئەوان لە ناوەڕاستی زریانێکی توندا بوون لەسەر دەریای گەلیلی. ئەزموونێکی خۆش نەبوو. هەر لەبەر ئەمە بە سادەیی ناومان لێناوە تەحەدا سەختەکە. ئەم قسانە لە مەرقۆسی 4 لە ئاەتی 37 تا 38 دەخوێنینەوە کاڵێت ئینجا ڕەشەبایەکی تون تەڵی کرد. شەپۆلەکان بە توندی لە بەلەمەکەیان دەدا کە خەریک بوو پڕ ببێت لە ئاو. دەریای گەلیلی تا ئەمڕۆژ بۆ زریانانە ناسراوە کە لە ناکاو تێدا ڕوودەدەن. کاتێکیش ڕوودەدات دۆخەکە زۆر سەخت دەبێتەوە. دۆخێکی هاوشێوەی 2000 ساڵی پێشی ئێستای نێردراوە. لەم بڕگەیەدا دەخوێنینەوە کە دەڵێ ئەیسا لە دواوە سەری خستوە سەر سەری نێک و خەوتە بوو. هەڵیان ساند و پێیان وت مامۆستا بەلاتەوە گرنگ نییە ئەگەر لە ناو بچین. لە ساڵی 1986 شتێکی گرنگ لە دەریای گەلیلی دۆزرایەوە. لەو کەناڵی شەپۆل و ئاوەکانە کە نزمن. لەژێر لیتەکەدا بەلەمێک دۆزرایەوە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی مەسیح. ئەمەش لە ڕاستیدا هەمان قەبارەی ئەو بەلەمان کە قوتابیەکانی تێدا بوون کە لە ناوەڕاستی دەریاکەدا بوو. شێوازی زانستی نوێ بۆ دەرهێنانی بەلەمەکە لە قوڵایی دەریا و دانانی لە ناو سندوقەکە لە نێوان ژوورێکی تایبەتدا بەکارهێنرا. درێژیەکەی نزیکەی 8 مترونی بوو و پانیەکەی 2 مترونی و واتە بەلەمێکی گەورە نەبوو. بەڵام 13 پیاو لە ناو بەلەمەکەدا بوون و خەریک بوون بەلەمەکە وەربگەڕێت. بێگومان مافی ئەوەیان هەبوو و نیگەران بن لە کاتێکدا لە ناوەڕاستی دەریا زریانێکی توندا بێ. ئەیسا زریانەکەی هێور کردەوە پاشان دوو پرسیاری زۆر بەهێزی لێکردن. پێی وتن بۆچی ئەوەنە دەترسن؟ ئایا هێشتا باوەڕتان نییە؟ بەڕای من ئەگەر ئێمەش لە دۆخێکی هاوشێوەدا بووینایە زۆر ئەستەمە باوەڕ متمانە بکەین. بەڵام ئێمە پێمان وایە کە قوتابیەکان پێشتر بینیویانە ئەیسا چەندین موعجزەی ئەنجام داوە. بینیان نەخۆشەکان چاک دەکاتەوە. ئەوان دەیانزانی کە عیسا جیاوازە، بەڵام هێشتا تێ نەگەیشتبوون کە بەڕاستی کێیە. دوای نزیکەی 6 ساڵ دوای ئەم ڕووداوانە یوحەنا لە بەشی 1 ئاەتی 1 نێردراوانی یەزداندا ئەم قسانەی نووسیوە. لە سەرەتادا وشەکە هەبوو. وشەکە لە لای خوددا بوو. وشەکە خۆی خوددا بوو. عیسای مەسیح یەزدان بوو. بێگومان بابەتی هێورکردنەوەی زریانەکە بوو ئەو بابەتێکی زۆر ساکار بوو بە بەراورد بە دروستکردنی ئەم هەموو گردونە بە وشەیەک. بەڵام ئەوان لەم کاتەدا لە شتەکە تێنەدەگەیشتن. ئەیسا ڕاخستەوە خۆ لەگەڵیان بوو دوای ئەوەی زۆر موعجزەیان بینی کە پێشتر کردبوو. ئەم دوو پرسیارەی لێکردن چونکە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی موعجزەکانی بەتایبەت لەگەڵ ئەو پیاوانە. هەروەها بۆیان دەسەلمێنێت کە ئەو خودای بەجەستە بووە و هەر بۆیە پێی وتن بۆ ئەوەنە دەترسن چون باوەڕ ناکەن. ئەیسا مامەڵەی لەگەڵ ئەم دۆخەدا دەکرد. بنەمای ئەمڕۆ باس لەم ڕاستیە دەکات کە لە ژیانماندا ڕوبەڕووی تەحەدا دەبینەوە، بەڵام هەمیشە دەبێت متمانە بە یەزدان بکەین. ڕاستیەکە ئەوەیە کە ئەگەر متمانەمان بە یەزدانیشە بێت ئەو بۆ مانا نییە کە لە هەموو کارەساتەکان ڕزگارمان دەبێت، چونکە بەم جۆرە کارەساتانە لە جیهاندا هەن. بۆ نمونە چامان بە باوەڕدار دڵسۆزەکان دەکەوێت کە لە بوومەلەرزە و ڕووداوی ئۆتۆمبیل و ئاگرکەوتنەوەدا دەمرن. لە یەکێک لە ڕووداوە دڵتەزێنەکانە کۆمەڵێک کەسی بە ساڵاچوو کە یەزدان عیسایان خۆش دەویست سواری پاسێک بوون کە لە خوێندنەوەی کتێبی پیرۆز دەگەڕانەوە و تووشی پێکدادان بوون. لەگەڵ ئۆتۆمبیلێکی گواستنەوە 12 کەسیان گیانیان لەدەستا. ئەوان لە کۆبوونەوەی خوێندنەوەی پەرتەوکی پیرۆز دەگەڕانەوە. لە جیهاندا کارەسات هەیە کە ئێمە ناتوانین لێکی بدەینەوە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە لە نێو کارەساتدا یەزدان دەیەوێت متمانەمان پێی هەبێت. ئەمە قسەی ئەیوب بوو کاتێک بەر ئەو ترسناکیە کەوت کە ڕوبەڕووی ببووە. کاتێک ژنەکەی پێی گوت خدای گەورە پاداشت بداتەوە و بمرێ. پێی گوت ئەگەر بشم کوژێت هەر پشتت پێی دەبەستم. لە بەردەمیدا تەنیا مشتومەر لەسەر هەڵسوکەوتم دەکەم. ئەیوب 13:15. ئەمەی ئامانجی ئەو بنەمایە کە ئێمە باسی دەکەین. لێرەدا ڕوانگەیەکی هەمیشەی دەخەینە ڕوو کە نووسەری نامەی عیبرانیان پێشکەشی دەکات لەسەر ژیان لێرە لەسەر زەوی. کاتێک لە دەقەکەدا عیبرانیەکان دەڵێت لە بەشی 13 ئاەتی 5 دەڵێ با ژیانتان بێ خۆشەویستی پارە بێ. ئەمەش یەکێکە لە نمونونەکان، چونکە پارە بنەمای ئاسایشی ئێمە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانمانەوە. بەڵام نووسەری نامەی عیبریان مەبەستی ئەوەیە کە ئێمە متمانەمان بە پارە نەبێت، بەڵکو متمانەمان بە یەزدان بێت. ڕاستەکە ئەوەیە کە ئێمە پێویستمان بە پارەیە، بەڵام پێویست ناکات پارە کۆبکەینەوە بەهۆی هەستکردنمان بە نائارامی لە ژیاندا، چونکە پارە بێهیوامان دەکات. پارە گەرەنتی ژیانی هەتاهەتاییمان بۆ ناکات، نێ ڕزگاربوونمان لە کارەساتەکان یا هەموو ئەو کێشانە کە ڕەنگە بێنە سەرمان. بۆیە دەڵێت با ژیانتان بە بێ خۆشەویستی پارە بێت و ڕازی بن بەوەی کە هەتانە، چونکە یەزدان فەرموویەتی هەرگیز پشتگوێتان ناخەم، هەرگیز واستان لێ ناهێنم. ئەم وتە یان بەڵێنە دەتوانرێت بۆ هەموو ئەو شتانە جێبەجێ بکرێت کە لە ژیاندا ڕوبەڕوومان دەبنەوە. لە نامەکەی بۆ عیبرانیەکان بەردەوام دەبێت و دەڵێت کەواتە بە متمانەوە دەڵێن یەزدان یارمەتیدەری منە،
ناترسم مرۆڤ دەتوانێت چیم لێ بکات لە ڕاستیدا مرۆڤ دەتوانێت جیاوازێکی زۆر دروست بکات لەوانەیە ژیانی ئێمە ببات بەڵام ناتوانێت ڕۆحمان ببات ئەمە ژەوەیە کە پۆلۆسی نێردراوی یەزدانیش ئەمەی بە فیلیپیەکان دەگوت کاتێکە دڵی لە زیندانی ڕۆمانیەکاندا نامەکەی بۆ ئەوان دەنووسی دەڵێت ئەم وشانەی خوارەوەی نووسیمە ئەمەش لەلایەن سەربازێکی ڕۆمانی لە ڕۆما پشتڕاست کراوەتەوە بەپەرۆشەوە چاوەڕوان و ئومێدەوارم کە لە هیچ شتێکدا شەرمەزار نەبم بەڵکو ورم برز بێت بۆ ئەوەی ئێستاژ وەک هەمیشە مەسیح لە جەستەمدا پایەدار بێت ئەگەر بە ژیان بێت یا بە مردن پاشان لێدوانێکی زۆر بەهێز دەکات و دەڵێت چونکە بۆ من ژیان مەسیحە و مردنیش قازانجە نمونەیەکی جوانە بۆ سەلامەتی لە کاتی قەیرانێکدا خدا بۆ ماوەیەک لە زیندانی یەکەم ڕزگاری کرد دوای ئەوە بۆ جاری دووەم زیندان کرا بۆ جاری دووەم لەسەر دەستی نێرۆن شەهید کرا بەڵام ئەوەی لێرە دامەبەستی ئەوەیە هەرچی بەسەر بێت ژیان مەسیحە و مردنیش قازانجە لێدوانێکی بەهێز لەلایەن پۆلیسی نێردراوە هەیەکە ڕوونی دەکاتەوە مەبەستی عیسا چی بۆ کاتی قسەی لەگەڵ نێردراوان کردو بەکاری هێناون پێشیانیان دەدات بۆ هەموو ئەو شتانێکە بەبێ گوێدانە ئەو بارودۆخەی لە ژیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە ئەبێ بەرگەی بگرن پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە چیرۆکی سێکوڕەکە شەدرەخ و مێشەخ و عەبدەنیگۆ لە پەیمانی کۆندا چۆن ئەم بنەمایە بەرجەسە دەکەن بێگومان لەبیرتانە کە ئەوان و دانیال لە نەبوخەدنەسرەوە پەروەردە و هاندانیان وەردەگرت و هەڵبژێدران یەزدانیش بەرەکەت و ڕێزی لێنان بۆیە سەرەڕای تەمەنی بچووکیان لە شانشینی بابل لە پۆستی فەرمی باڵادا بوو دوای ئەوە نەبوخەدنەسر بڕیاریدا پەیکەرێکی زۆر زەبەڵاح دروست بکات کە بەرزیەکەی زیاتر لە 28 متر بوو بخاتە گۆڕەپانێکەوە بڕیاریدا کاتێک مۆسیقاکە دەستی بە لێدان دەکرد هەمووان کڕنۆژ ببەن و پەیکەرەکە بپەرستن ئێمە بە تەواوی نازانین ئایا ئەم پەیکەرە پەیکەری خودی نەبوخەدنەسر بووە یان پەیکەری یەکێک لە خوداوەندەکانیان ئەو سەردەمە هەروەها نازانین چۆن بۆ لە کتێبەکانیشدا هیچ شتێکی لەسەر ننووسراوە تەنها ئەوە نەبێت کە هەر کەسێک پەیکەرەکە نەپەرستێت فڕی دەدرێتە ناو گۆڕێکی ئاگرینی ترسناکەوە نەبوخەدنەسر لە یەکێک لە یاریە شێتانەکانی خۆیدا بوو بەڵام ئەمە شەدراخ و مێشەخ و عەبدەنگۆ بوون کە خستنە دۆخێکی زۆر سەختەوە چونکە دەبوو بڕیارێکی زۆر گرنگ بدەن ئایا دەبێت پەیکەرەکە بپەرستن یانەوە تا ڕەتی بکەنەوە و ڕوبڕووی ئەو مردنە ترسناکە ببنەوە ئێمە چیرۆکەکە دەزانین ئەوان هەڵیان بژار کە کڕنوژ نەبن کتێبەکە ئەوەی ڕووداوە تۆمار دەکات و دەڵێت هەرسێکیان وەڵامی پاشایاندایەوە چونکە ئەوەی ڕوویدا ئەوەیە کە نەبوخەدنەسر بانگیانی کردووە کاتێک بیستویەتی ڕەتیان کردوتەوە پەیکەرەکە بپەرستن پێیوتن ئێوە مەبەستان نییە پەیکەرەکە ببەستن بیپەرستن بۆچی وا دەکەن وەڵامیان بە پاشاکە ئەمە بوو ئەی نەبوخەدنەسر پێویستمان بەوە نییە لەسەر ئەم بابەتە وەڵامی تۆ بدەینەوە پادشا ئەگەر بماخیتە ناو کۆڕەی ئاگریشەوە ئەوە خدایە کە دەی پەرستین دەتوانێت ڕزگارمان بکات لە دەستی تۆ دەربازمان بکات ئەمە ئەو خدایەیە کە ئێمە باوەڕمان پێ هەیە جەنابی پاشا ئەی پاشا تەنانەت ئەگەر ڕزگاریشی نەکردین دەمانێت و ئەوە بزانیت ئێمە خوداوەندەکانی تۆ ناپەرستین و کڕنوش بۆ پەیکەرە زێڕینەکانی تۆ نابین کە داتناوە لێدوانێکی سەرسوورهێنەری ئیمانە و ئێمە بەردەوامی چیرۆکەکە دەزانین لەم حاڵەتە داویستی خدا ئەوە بوو کە ڕزگاریان بکات کاتێ پاشا سەیری کوورەکەی کرد چوار پیاوی بینی و چوارم بە دڵنیاییەوە باوەڕمان وایە کە ئەوە یەکێکە لە دەرکەوتەکانی خودی یەزدان عیسای مەسیح کە خۆی لە پەیمانی کۆندا بووە و لێرە دەرکەوت بۆ پاراستنی سێ کەسەکە هاتووە یەزدان ڕزگارکردنی هەڵبژارد بۆیان زۆرن ئەو باوەڕدارانەی کە ڕوبەڕووی تاقیکردنەوە و کێشە و تەحەدا و تەنانەت مردنیش دەبنەوە ئەمە شتێکە بە درێژایی مێژوو ڕوویداوە تا ئێستاش ڕوودەدات بەڵام شەهید بوون شایەتمانێکی گەورەیە لەلایەنی مادارانەوە دوعا دەکەم کە بوێری ئەوەمان هەبێت کە وەکو هەندێک لە باوەڕداران ئەمڕۆ دەیکەن کاتێک ڕوبەڕووی مردن دەبینەوە بەهۆی باوەڕمان بە عیسای مەسیحەوە نەترسین پێداچوونەوە بەو بنەمایانە دەکەین کە بۆ هەموو بارودۆخەکان دەگونجێت وەک باوەڕداران ڕوبەڕووی هەر تەحەدایەک ببنەوە دەبێت متمانەدان بە خوددا هەبێت کە ڕزگارتان بکات